دووبارە سڵاوتان لەبێ بینێران کە کەروان پێش ناوبڕەکە قسەمان لەسەرەوە کرد یەکێتی چی بکەنی ئەو ئاماژانەی ئەو هۆکارانی کاک نەبەست باسیکردن وەک هۆکاری دۆڕانیان شکستی یەکێتی هەرچی ناوەنەی هەمان ئەو هۆکارانن کەم تا زۆر هەنێکی هەمان هۆکارن بەڵام یەکێتی حیزبێکە ئەمە تاکە شکست نیە لە دنیاکە تووشی بوو بێت من پێم وتی لە سەرەتای بەرنامەکەەوە لە یەکێتی لەگەڵ دروستبوونی هاکاری بەسەرا هات یەکێتی گەلە کۆمی شەڕی ناوخۆی لەسەر بوو یەکێتی لە سەیرانبەند بوو خاوەنی هیچ شتێک نەبوو ئەو یەکێتی لە دروست بۆتەوە کە ئێستا دروست بوو کەواتە یەکێتی هەموو کوێزی پێشمەرگە هەموو ڕێخستن ناوبەناو پێویستی بە تازەکردنەوە هەیە ناوبەناو هەیە بەردەوام بەرپرسان یەکێتی بانگەشەی واکەن کە هێزی پێشمەرگە حکومیە بۆ باسی واکەی کە یەکێتی هێزی پێشمەرگی هەیە لە قۆناغەکە لە قۆناغەکان هێزی پێشمەرگی ئێستا نمونەیەکی ناتەوە ئێستا ئێستا ئەو هێزی کە هەیەی ئەمە هێزی نظامین هێزی چەکدارن بەڵام لێم گەڕێبا من یەک نمونی ئاخر دانیشتنی خۆمان و ڕاگەیانکارانی یەکێتی لەگەڵ جەنابی مامجلال بۆ باس بکەم باسی تاریخی یەکێتی بۆ کردین مانگێک پێشەوەی نەخۆش بکەوێت ئاماژەی بە کادری یەکێتیە بە کادر و ڕێخستنەکان وتی من دڵم بە کادری یەکێتی خۆشە بۆ یعنی مەسەلەن کادرین کرد هەڵی خەڵکی زینومان هەیە خەڵکمان هەیە جەربەزەن خەڵکمان هەیە ناترسن خەڵکمان هەیە شت ئەڵێن حتا نمونەیەکی ناوتی ئەگەر ئێوە نەبوونە یعنی کادرەکانی ناو یەکێتی نیشتمانی کوردستان ئەم حیزب دەمێک بوو لە ناوچوو ئەم ئەنجامانە پاشە کشێ ئەم ئەنجامانە من دڵنیام هەر لێرەوە بە هەموو هەواڵان و دۆستان و لایەنگرانی خۆمان ئەڵێن هەڵ ئەسینەوە ئەم حیزب هەڵ ئەسێتەوە هەڵسانەوەیکی زۆر لە جارانی بەهێزتر بۆ لەبەرەوەی طبیعەتی دیموکراسی وایە طبیعەتی دیموکراسی وایە مەرجێت و هەتا 25 کورسی هەتا یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا هێزی سێمە لە کوردستانە پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هێزی یەکەم و دووەمن لە نێوان بەرەی یەکێتی پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە یەکێتی نیشتمانی کوردستان لە کام بەرایە بێ ئەوانە تەخمیناتن تاوەکو و نەتیجەی هەڵبژاردن دەرنەچی ئێمە ناتوانین تەقیم بکەین بەڵام یعنی ئەوە بخەرە بەرنامی خۆتەوە کە حیزب هەیە لە ماوەی 3 ساڵ لە ماوەی 4 ساڵ گەورە ئەبێ حیزب هەیە لە ماوەی 4 ساڵ بچووکە بێتەوە ئەگەر ئەمە ئەنجامانەوە خۆی بمێنێتەوە ناچارن بم هاوکێشەی ئێستا مفاوضاتی تشکیلی حکومت دەست پێ بکەن شش حەوت سیناریۆ لە ئارایە هەیە کەس نازانێت ئێمە قەراری چین هەتاوەکو دوای ئەوەی کە نەتیجە ئیعلان کرا ئەبێ دانیشین هیچێتی وەکو قیادە لەگەڵ ڕێخستنەکانیان لەگەڵ ژنان لەگەڵ هەموو کەوادر هەموو ئۆرگانەکانە دابنیش مراجعەتی خۆمان بکەینەوە خەڵکێک کە دانیشتۆ بینەریان بەرنامەی و ئەندامی یەکێتی و بەشداری کۆبوونەوە ناکە ئەمە بۆ ئەو پرسیارە وەڵامیەوە لەسەر پرسیارە چییە ئەوەی یەکێتی لە نێوان ئەم بەری بزوتنەوەی گۆڕان و بەری پارتی دیموکراتی کوردستانە لە کامیانە مەڵک احتیمالات هەیەکی ساتی قیادە لە خۆ ناتوانێت قەرارە بات گەڕێنەوە بۆ ڕێخستنەکان گەڕێنەوە بۆ خەڵک گەڕێنەوە بۆ جەماوەر گەڕێنەوە بۆ شەقامی یەکێتی چونکە ئەمە مەسیریە ئەمە مەسیریە ئێمە نازێت تا ئێستا 16 کورسیمان هەیە 18 19 20 بەپی قورسای کورسەکان بەپی ظروف بەپی ئەوەی کە ڕێخستنەکان چی قەرارێن کادری یەکێتی ئەڵێ چی کادری یەکێتی بەشێکی زۆری ینی ئەوانەی کە قسەیان لە ئێنارتی کردووە ئێنارتی لەم چەند ڕۆژەیە دواندونی داوای دەست لە کارکێشانی سەرکرداتی مەکتەبی سیاسیەکەن ئەوە ئینفعالێکی کتوپڕ بوو هەمومان تاوانبارین لەو پاشەکشیات تەنها سەرکرداتی تاوانبارنی ئێمە بۆچی بێدەنگ بووین کەوادری وەسط بۆچی بێدەنگ بوو ئێمە حیزبێکی کادری وەسەڵی بابڕێەوە کاکە سەرکردایەتی مەکتەبی سیاسیمان بە هەموو ناگاتە 150 کەس بەڵام بەس 400,000 ڕێخستنمان هەیە ئەی بۆچی بێدەنگ بووین کەوای کەواتە ئێمەش تاوانبارین ڕاگەیان تاوانبارە ڕێخستن تاوانبارە ژنان تاوانبارە هەموو ئۆرگانەکان تاوانبارین یعنی ئەوە نییە کە ئێمە تەنها سەرکەوتن ماڵی هەمووان بێ بەڵام نشست و پاشەکشیە تەنها کۆمەڵێکی لێ بەرپرسیاکردن چۆن لە سەرکەوتنەکانە هەموو سادی ئەحمەد پیرە دەڵێ ئەنجامێم هەڵبژاردنە پێی وتین کە جەماوەری یەکێتی ئەم سەرکردایەتی ناوێ ڕەنگە وابێت کەم تا زۆر ئەبێ بۆ چونکە 150,000 دەنگ کەم بکەیت خەلەلێکمان هەیە ئەگەڕێنەوە خەلەلات دۆزینەوە و کێشەیە دۆزینەوە بەڵام دۆزینەوەکەی ئاسانە چارەسەرەکەی گران بەڵێ کاکاروان کاک نەبەس ینی ئەو پرسیاری لە کاکاروانم کرد هەمان پرسیار ڕوبەڕووی تۆ بکەمەوە یەکێتی لە نێوان بەرەی بزوتنەوەی گۆڕان و بەرەی پارتی دیموکراتی کوردستانە بەرەوکوێ لە کاتێکە کاکاروان ئەڵێ یەکێتی خاوەنی ئیرادەی خۆیەتی وەلە هیچ فترەیەکی مێژوویە کۆڵەکەی پارتی نەبووە بەڵێ زانی کۆڵەکەبوونەوەیە بۆ نمونە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان لەگەڵ ئۆپۆزیسیۆن بووە ئێستا مەسعود بەرزانی لە ماڵەوە بوو و نابووە سەرۆکی هەرێمی کوردستان کۆڵەکەبوونەوەی ئەو یاسایانەی کە لە پەرلەمان دەرچوون هەموو یاسا گەلێک بوون زۆر خراببوون بەڵام یەکێتی یارمەتی پارتیە و ئەو یاسانەی تێپەڕیەوە و یاسانە زەرێکی زۆری لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەوانە ئەمانە کۆمەڵی هەڵی سیاسین لە پەرلەمانە ئەو نوێنەرانی یەکێتی کردیان ئیتر ئایا پێیان وترابێ یاخود خۆیان کردبێتیان ئەمانە هەڵان و ئەبوو بوونە چەترێک یاخود بوونە کۆڵەکەیە کە حیزبێک پێویست نبوو ئەو هەموو درێژەتی کۆڵەکەی پارتی بوو ئەزانی کۆڵەکە بوون ئەوەیە کە تۆ کەسێک بکەیتەوە بە سەرۆکی هێرێم کە مافی بە سەرۆک بوونی نەبێ یاسای بۆ پێشەلکەی و یەکێتی پشتی بوو و یەکێتی بووە کۆڵەکەی سەرۆکی هێرێمەگینا مەسعود بەرزانی کۆتایی پێهاتوو بوو ئەمە بۆ ئالێرەوە ئێمە لەم گۆشەنیگایەوە قسەکەین بەڵام مەسە قسەکەن لەسەر ئەوەیە لەوە گەڕین کە ئەوەی تێپەڕیوە
با قسە لەسەر ئەوە بکەین دوای ئەم هەڵبژاردنە اختیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی وەکو بیرکەرەوەیەکی سیاسی وەکو کەسێک لە ناو گۆڕەپانی سیاسیات چیەکە کۆمەڵی اختیار لە بەردەمیانی سیناریۆکان ئەوان کە لەگەڵ هاوپەیمانە کۆنەکەی جارێکی تر دەستێک کەڵەکاتەوە و حکوومەتێک تەشکیلەکە واچێتە ناو حکوومەتەکەەوە یاخود ئەوەیە اختیارێکی تر تاقی بکاتەوە کە سیناریۆکەژەوەیە کوتلەیەکی پەرلەمانی بەس من نازانم جارێ ئێمە یاسایەکمان یاساکانی پەرلەمانی کوردستان بە چ جۆرێکن بەو جۆران حیزبی یەکەم حکوومەت تشکیلەکە یاوەکو بەغا کوتلەیەکی پەرلەمانی کوتلەیەکی پەرلەمانی حکوومەت تشکیلەکە ئەگەر وەکو بەغا کوتلەیەکی پەرلەمانی حکوومەت تشکیل بکە ئەوە اختیارێکە لە بەردەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خۆی هەڵی ئەبژێرێ لەگەڵ کام هێز ئەبێ بە کوتلەیەکی پەرلەمانی بۆ اختیارکردنی حکوومەت ئەگەر لەگەڵ زوتنەی گۆڕان ببێتە کوتلەیەکی پەرلەمانی یا کوتلەیەکی سپی لە پەرلەمانە ئەوە ئەو کاتە نزیکی 45 کورسیە بێ و هەردووکیان پێکەوە بەپی تحقاقی خۆیان کادرێکی یەکێتی لە وتارێکان نووسوێتی ڕاستە یەکێتی هێزی سێمی بپێ ئەنجام بەرەکان بەڵام یاریکردی یەکەمە ڕای تۆ لەسەر ئەوەی کە یەکێتی چ ڕۆڵێکی لە پرۆسی سیاسی ئاە لەو کاتێک کە هێزی سێمە ئەزانی ئەو بۆچوونە منطقێکی تێدایە منطقەکەش چییە چونکە ئێستا ئێمە لە بەردەم جۆرێک لە حکوومەتان کە حکوومەتێکی ئیتلافیە و حکوومەتێک کە هیچ هێزێک ناتوانێت بە تەنیا حکوومەت تشکیل بکە و یەکێتیش لەو بینایە ینی بۆیە کە یەکێتی ئەبێتە کارکتەرێکی سیاسی یەکەم یاخو کارکتەرێکی سیاسی یەکلاکەرەوە لەم بینە ئیتر کورسیەکانی یەک دانە بێ یاخود 15 دانە بێ یا 30 دانە بێ لەبەر ئەوەی ئەبێتە کارکتەری یەکلاکەرەوەی پرۆسەکان بۆ نمونە ئەگەر بچێتە تەنیژ هاوپەیمانە کۆنەکەی ئەوە ڕاستەوخۆ ئەو کوتلەیە حکوومەت تشکیلەکە کە یەکێتی چێتە پاڵی و ئەگەر بێتە بەڵام بەهرۆز گەڵاڵی ئەمڕۆ نووسێتەوەی ئێمە شکستمانە نێڵال بژاردن و باجی هەڵی سیاسی خۆمانەوە دەبێت دەسەڵات چۆڵ بکەین و ببینەوە ئۆپۆزیسیۆن ئەوە بۆچینێکی ترە کە سیناریۆی ئۆپۆزیسیۆن بوونی یەکێتی دەتوانێت ئۆپۆزیسیۆن بێ ئەوە ئەکەوێتە سەر خۆیان و ئێمە جارە ناتوانین قسە لەسەرەوە بکەین ئایا ئەتوانێت و پرۆژەکەیان بۆ ئۆپۆزیسیۆن بوون چیە چونکە هێشتا یەکێتی سەرکردایەتی یەکێتی و کەوادرینی یەکێتی هێشتا هیچ بڕیارێکیان نەیەوە ئێمە تەنها قسە لەسەر سیناریۆەکەین قسە لەسەرەوەکەین ئایا بێ ئۆپۆزیسیۆن ئایا ئاچێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دەبێتە کوتلەیەکی پەرلەمانی یا ئایا ئاچێت لەگەڵ پارتی دەبێتە کوتلەیەکی پەرلەمانی ئەم سێ سیناریۆیە کە ئێستا باشترین لە سێ سیناریۆکانە لە بەردەم یەکێتیان ئەوە خۆیەتی قەرارەیە کامیانەکە ئێمە نین ئێمە ناتوانین بە ناو یەکێتیەوە قسە بکەین ئەبێ سەرکردایەتی یەکێتیەوە کادرینی یەکێتی خۆیان قەرارێ لەسەرەوەی کە زۆرتر ڕاگەیانی بزوتنەوەی گۆڕان بانگەشی بۆکە کە ئەمە هێزێک یەکێتی هێزێکە پاشکۆی پارتیەوە پارتی بڕیارەدا کە یەکێتی چۆن بێ لە داهاتوە لەم قۆناغی ئایندا بڕوان ناکەم وابێ لەم قۆناغی لەم قۆناغی ئایندا قسە لەسەر ڕابردوو ناکەین قسە لەسەر ئاینداکەین لەم قۆناغی ئایندا پێم وایە یەکێتی خۆی قەرارەیەکە چیەکە لە قۆناغی ئایندا خۆی قەرارەدا چی بکە بەڵام لە ڕابردووە دەڵێت کۆڵەکەی پارتی بووە وەکو تاریخ وەکو مێژووانە بووە ئەگەر تۆ لەوانەیە کاگنەبەز بڵێ ینی کاگنەبەز نمونەی کوردایەتێکاکە کاوە ینی بەم شێوەیە ئەزانین چی تۆ ئەتوێ بمان خێزە سەر ڕاستە ڕێگەیە کە لە مۆزوعەکە خۆمان دوورکەوینەوە ئێمە قسە لەسەر ئەو بابەتاکەین کە تەوەری سەرکی بەرنامەکەیە بۆ یەکێک لەو نەیشتێنیتەوە کە ئەگەر یەکێتی زەریبی خۆی ئەیە باجی خۆی ئایا بۆ ئەوەی کە خۆشگوزەرانی لە کوردستانە بەرقەرار بێت ئەمە کە تۆ کەم تا زۆر ئاماژەیەکت پێ کە ئەم کەمکردنی دەنگی یەکێتیە لە پێناوی کورد و کوردایەتی و هەرێمی کوردستان هەیە ئەوەی چێکە لەو سیناریۆکانی یەکێک لەو هۆکارانێکی یەکێتی دەنگی کەمی کردەوە کۆڵەکەی پارتی بوو لە ڕابردووە یاساکانی سی حوزێران بنمونە کۆمەڵێک زۆر استراتیژی ئەم حیزبە گۆڕا لەبیرت نەچێ یاریدەدەری سکرتێری گشتی خۆی و کۆمەڵێک سەکردهاتوونەتە دەرەوە ئەمەگەر هەر حیزبێکی کە دووچاری ئەم حاڵەتە بێت ئەوە بکەوتایە بەڵام یەکێتی لەگەڵ ئەوەشان نەکەوتووە بە استراتیژی خۆی بە تەکتیکی خۆی توانیوێتی ئیدامە بۆ بکات هەتاوەکو ئێستا هێناوێتی من دڵنیام لە ئێستەوە هەتاوەکو 4 ساڵی داهاتوو یەکێتی ئەگەر بۆ پێداچوونەوەی کە ئێمە کادران لە مێشکمانایە کە دوای دانیشین کە ئەتوان مثل لێرە شۆ پێت بڵم کە کادر ئێساتێ چەند کۆبنەوەیەکمان لەناو خۆمان نەکرد و کۆمەڵە کادر ینی سیناریۆ زۆر باشمان هەیە بۆ حیزبە ناکرێمە لێرە باسیکەین بەڵام ئەم حیزبە دانیشین لەگەڵ ئەو سەرکردایەتی کە ئێستا هەمان ئایا کۆنگرە ئەگرین پریمیۆم ئەگرین ینی کۆمەڵک باڵی ئۆپشن احتیمالی زۆر باشمان لە بەردەمایە و دڵنیاش بن و لێرە شو ئەتوانم بڵێم کە ئەم حیزبەی ئێمە لە 4 ساڵی داهاتووە ئەتوانین هەڵیسێنینەوە هەر قسەکەی مامجلالێک لە من دڵم بە کادرەکانی خۆم خۆشم حیزبەیە کەشان ئێنە ژێر شکستەکان لە شکستەوە ئیکەن بەسەرکەوتنە مەقسی مامجلالە ئەوەشی کە تۆ باسی ئەەکەی کۆڵەکە بوون نییە
کۆناغێکی دیاری کراوە لەوەی کە ئینشقاقێک لە ناو حزبی ئێمە یا دروست بووە کۆمەڵێک دیاری دەدەری گشتی چواری مەکتەبی سیاسی کۆمەڵێک کادری زۆر بەتوانە هاتوونەتە دەرەوە تو ئەتەوێت ئەم حیزبە لەگەڵ ئەوەشا یاساکەی سی حوزەران بوو کاگنە بەس ئەوەی وەکو نمونەیەکردنەوەی ئەوەی کە دەڵێ یەکێتی بۆ بە کۆڵەکەی پارتی لە قۆناغێکە لە قۆناغەکان تۆ ئەبێ مەسەرەن ئیدامە بە سەروەریەکانی هەرێمی کوردستان بیت ئێمە تەسحێ بە خۆمانی لێکێتی دایم ئۆتۆبیعەتی لێکێتی ڕۆژێک لە ڕۆژان شەڕی سێ دەوڵەتی کردو بۆ خۆشگوزارانی کورد بەڵێ پرسیارێکم کرد لە سەرەتای بەرنامەکەیە ئایا هەڵبشاردنە گۆڕینی هاوکێشەی سیاسی بوو یان ئاڵۆگۆڕی دەنگەکانی گۆڕان و یەکێتی تەنیا ئەوەی کە خۆمان باسمان کرد ئەو ئامارە سەرەتایانی کە ئێمە باسیکەین هەرچی دەنگ لە ئێمە ڕۆشتووە نەڕۆشتە بۆ پارتی نەڕۆشتە بۆ یەکگرتو نەڕۆشتە بۆ حیزب ئیسلامیەکان بالمقابل چۆتە سەر کەواتە هاوکێشەی سیاسی هەرێم گۆڕاوەیان نە ئەگۆڕێ بێگومانە گۆڕێ انتخابات هاوکێشە گۆڕە چۆن ناگۆڕێ بەڵێ کاک نەبەرز ینی یەکێتی لە ڕابردووە تووشی کۆمەڵە شکست بووە کاکاروان دەڵێ هەڵساوەتەوە چاوەڕێی چی بۆ یەکێتیەکەی لە داهات وەکو پێشبینیەک یعنی ئێمە چاوەڕێی بڕیاری مەکتەبی سیاسیان یەکێتیەکەن بۆی لە دوای دەرچوون ئەنجام فەرمەکان قسەی خۆی بێ بەڵام وەکو پێشبینێک پێش هەر بڕیارێکی یەکێتی پێشبینی چێکەوە ڕۆژنامە زانی من وەکو ئینسانێک پێم وایە لە هەرێمی کوردستان هەتاکو حیزبەکان زۆرتر بن ئازادی زۆرترە وەتاکو حیزبەکان زۆرتر بن ئەتوانی شەڕی مافی هاوڵاتیان بکەی وەتاکو حیزبەکان زۆرتر بن ئەتوانی کۆمەڵێک دەستکەوتی سیاسی و ئابووری زیاتر بەدەستبێنی و فرە حیزبی لە هەر شوێنێکە هەبوو ئەو شوێنێکی تەندروستە بێ بۆیە من هیچ تەمەنا ناکەم هیچ حیزبێک بە تەواوەتی بکەوێ و پێم خۆشە هەموو یەکتری قبول بکەمە پێم خۆشە جیاوازیەکان قبول بکەین و پێم خۆشە لە شکستەکانە حیزبەکان دان بنێن بە شکستەکانی خۆیانە و پێشم خۆشە کە سەرکەوتوو بن بتوانن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ بەرامبەرەکان بکەن و یەکێتی ئێستا لە قۆناغێکایە بێ بە وردی بیر بکاتەوە و قۆناغێکە ئەو سیاسەتی کە ڕابردوو هەی بوو پێم وایە سیاسەتێک بوو سیاسەتێکی تەندروست نەبوو و ئەم نەتایجی انتخاباتە جۆرێکە لە سزادانی ئەو سیاسەتی کە تەندروست نەبوو دەبێت جۆرێکی تر بیر بکاتەوە ئەو جۆرە بیرکردنەوەیش ئەوەیە ئەو بۆشایی کە لە نێوان سەرکردایەتی یەکێتی و جەماوەرەکەی دروست بووە ئەو بۆشایە پڕ بکرێتەوە ئەگەر بتوانەوە قەناعەتیشم ڕخنە بەردەوام لە سەرکردایەتیە بۆ لە ڕوو لە کادرەکانیشی نەبێ یەکێتی ئەوە بۆچی سەرکردایەتیە چونکە هەمیشە هەر حیزبێکی ڕۆژهەڵاتی کە دروست ئەبێ سەرکردایەتیەک ئەبنە شوێنی بیرکردەوە و ئاراستەکردنی ئەو حیزبە بۆیە هەمیشە لە سەرکەوتنە سەرکردایەتیەکە خۆی ئەکا بە خاوەنی سەرکەوتنەکان و لە شکستیشە ڕخنەکان ڕوبەروی سەرکردایەتیەکە ئەبنەوە ئالێرەوەیە زیاتر چاوەکە لەسەر سەرکردایەتی یەکێتیە بەقەت ئەوەی چاوەکە لەسەر کەوادرینی یەکێتی بێ بۆچی چونکە بەشێکی زۆری ئەو هەڵە استراتیژیانە کراوە پرس بە کەوادرینی خوارەوە یەکێتی نەکراوە و پرس بە جەماوەرەکە نەکراوە بەڵکو سەرکردایەتیەکەی کردوێتی و ئێستاش دەبێت ئەو سەرکردایەتیەوە تحملی ئەو ڕخنانە بکەن کە لەلایەن کادریەکانی خۆیانەوە وەلایەن نووسەرەکانی خۆیانەوە وەلایەن ڕخنەگرەکانی خۆیانەوە ڕوبەڕووی ئەوانیانەکەنەوە ئەمە حاڵەتێکی زۆر تەندروستەوە پێشم وایە یەکێتیە توانێت ئەوە قبولکە ینی لە بەیاننامەکانی مەکتەبی سیاسی یەکێتیە جەخت لەوە کراوەتەوە کە بەرپرسیارەتێکە لە ئەستۆگرن کاو محەممەد کادری پێشکەوتو یەکێتیڵێ ئەگەر بەرپرسیارەتی لە ئەستۆگرن بە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵ دەست لە کار بکێشنەوە ینی پێت وایە ئەم داوایەکی بەجێ یان سەرکردایەتی یەکێتی و مەکتەبی سیاسی یەکێتی ئامادە بێ گفتوگۆ لەسەر داوایەکی ئەوە بکە ئەوە کەوێتە سەر خۆیان من نەزانم لە ئۆرگانەکانی یەکێتی نیم و یەکێتیش نیمە بێ سەرکردایەتی خۆی جوابی کاکاوە بداتەوە کە کاکاوە یەکێکە لە چاوەکانی و یەکێکە لە قەڵەمە ڕەخنەگرەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێکە لە کادیرە پێشکەوتەکانی ئەو حیزبا و ڕخنە لە سەرکردایەتەکەی ئەگەیەوە داوای لێ ئەکا دەست لە کار بکێشنەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەمە ڕوونەداتەوە سەرکردایەتی ئەبێ خۆی وەڵامی کاکاوە بداتەوە نەک من بێژی سەرکردایەتی کاکاروان ئەو داوای کاکاوە و سعدی پیرش سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی دەڵێت ئەنجامی هەڵبژاردنە پێوتین سەرکردایەتی بڕاتە ماڵەوە یعنی ئەم داوایەکی ڕەوایە لە سەرکردایەتی یان سەرکردایەتی مەکتەبی سیاسیەکەتی ئامادەیە گفتوگۆ لەسەر ئەمە بکە هەمومان تووڕین هەمومان نیگەرانین ئەنی خەباتی ئێمە مەسەلەن لەم قۆناغایەکە ئێمە حیزبی سۆشیال دیموکراتین ئەکرا مەسەلەن ئێمە زیاتر بابڕین ڕوتی خۆمان پێشخین لە هەڵبژاردنەکانە ڕۆژ بەڕۆ ساڵ بە ساڵجار بەجار زیاتر بڕۆینە پێشەوە بەڵام کە حاڵەتی ئەومان دووچار هاتووە هەر یەکەمان ئین بەسەر شانی ئەوی تێمەە کاکاوە زۆر تووڕەیە منیش تووڕم کاک سعدی ئەحمەد پیرەش هەر تووڕەیە لە حاڵەتەکە بەڵام منطق وا ناڵێت
ئێستا گەر هەموو سەرکردایەتی بڕۆنە ماڵەوە ئەوەی کە ئەوان داوا ئەکەن ئەی چەم حیزب بەری بەرەوە ئەوە لە حاڵەتێکە ئەبێت لە پلینیۆمێکە ئەکرێت لە کۆنگرێکە ئەکرێت لە کۆبنەوەیکی ئەتوانم بڵێم کۆنگرەیەکی بە پەلەیە ئەکرێت ئەو قەرارن بدرێت کادر و قەرارەیە یەکەس ناتوانێت قەرارە بە بەڵێ کاک کاروان بەردەوام بێت لەسەر قسەکردن لەسەر و پرسیارە بۆ وەڵامی و پرسیارە بەڵام پەیوەندیک تەلەفۆنی وەرەگرین سەباح عومەر لە سلێمانی. کاک سەباح ئەم کاتت باش و فەرموو. ئەم کاتت باش بەخێراتنی میوانەکانەکەم بەڵام پرسیار کاروانەیە بەڵێ لە اینی بەرنامەکەیە پێشەکی بەرنامەکەیوتی دەڵ ئێمە خیانەتمان نەکرد و کورسیمان کەم کردووە ئەتوانی بە بەڕوونی پێمان بڵێ ئەتوانی پێمان بڵێ بەڕوونی ئەگەر خیانەتتان نەکردو بۆچی کورسیتان کەم کردووە؟ زۆر سپاسانەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت کاکەڕوانەگەر وەڵامەکەی زۆر ئاشکرایە ئەو حیزبانەی کە لە ئەوروپا لە ئێرانی تەنیشتمانە لە تورکیایە کە کورسی کەمەکەن خەم خیانەتیان کردووە ئەمە شەڕی دیموکراسی ئەمە علاقی بە خیانەتەوە نییە بەعکسەوە سەرکەوتن ئەوەیە کە تۆ هەتاوەکو مردن بە تەمای 25 کورسی نەبیت بەڵێ من ئەگەر ڕوتی خۆم بە باشی نەبم بەڕێوە کورسەکانم کەمەکات کارەکەم بۆی کورسەکانم زیاد کات خیانەت ئەوەیە کە هەتایەک و تانی سەرچاو لە چاو نایبێتەوە ئەجینا شەڕی دیموکراسی ساڵێکی بیتەوە ساڵێکی دۆڕێنی حزبەکە لە ئایسلەندە 3 ساڵەوە پێش دروست بوو ناوینەوە باشترین حزب دەسەڵات لای ئەوە لە 3 ساڵە دەسەڵاتی گرتە دەست ئەمانە هەموو تەجروبی دیموکراسیەوە خیانەت خوان نەخواستە یەکێتی زۆر دوور لە خیانەت ئەوەی کە کراوە شەڕێکی دیموکراسیمان کردووە تقریبا 6 تا 7 کورسێش ناکەن کەم کردو بڕایەوە. بەڵێ پەیوەندیکی تر وەرەگرین ڕێباز محەممەد لە سلێمانی. کاک ڕێبازم کاتت باش فەرموو. ئەم کاتت باش زۆر سپاس. کاگە بەڕێزم من ئەسەبتاشم لە کاروانی بەڕێز لە نیشانی کورساکەم خۆم پێ زۆرێکم بەڵام من زۆر ناڕازم لەم مەسەلەی یەکێتی نیشانی کورساکە ڕوویەوە یەک پرسیار لە کاکەوان ئەگەم کاکەواجار ئەو حسابێتی بەدەستەی کە لە بەدەم مەڵبەتی ڕێخست دەمانە کە جێگای شارستانێتە و ڕێکخراوێکی ئەتەرناسیۆناڵە و ڕێکخراوێکی سۆسیال دموکراتە ئاکرێ ئاواتەکە پێمە هەڵای ئەو تشەکانە بۆ چۆچوو وەختەوە خوارەوە دەرێت دەچێت ئەمە یەک دوو لە ناو فەرماندەیە تەقەتکرا ئەی ئەمە چیە بوو کە تەقەتکردن ناو فەرماندەی و لە ێزەکانی پێشبەرگا لە فەرماندەی معتەسەلا ئەمە دوو سێ بەڕێزم یەکێتی نیشتیمانی کوردستان باڵێکی بەڕاستی لە پێناوی بەرژەوەندی خوانەجیرفانی خوانە هەموو ئەنجام و کادرانی خوانان ئێمە کردەوە جویان لە ناژیرێ ئەمە سێ چوار بەڕێزم ئێوە بەڕاستی بوونەتە وەلی ئەمری پارتی دیموکراتی کوردستان ئەو هەموو خەفات و خێرەتان لە پێناوی پارتی دیموکراتی کوردستان لە پێناوی جیرفانی خۆتانە هیچ حسابێکا بۆ کادرانی یەکێتی نەکرد و ئەو شەیدانە کرد و بۆ هیچ چارەسابۆرە. بەڵێ ڕێباز محەممەد لە سلێمانی سوپاس بۆ پەیوەندەکەت. عەبدوڵڵا سەنگاوی لە چەمچەماڵ دو پەیوەندیە. کاک عەبدوڵڵام کاتت باش فەرموو. کاتت باش. زۆر سپاس. وەڵام من سەنەد و تێبینەکانم لەسەر قسەکانی و برادێک کە بەرامبەر کاک نەبەزگۆران دانیشتوانەوەر ئەنوەر سەرنووسەری ماڵپەڕی میدیا یەکێتیان نانێت بەڕاستی ئەمە شکستی یەکێتی هیچ کاتێک کە کادرەکانی یەکێتی لە خوارەوە بەرپرسیار نین لە ئەو شکستێکی یەکێتی خواردوێتی بەتاکید ئەم شکستە لە ئەستۆی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی ناوەند و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوەی من لەبیرمە 5 ساڵ پێش ئێستا کە جەنابی مام جەلال وتی ئەگەر ئێمە لەسەرەوە خراپ نەبین کەواتر لە خوارەوە ناتوانێت خراپێت بەتاکید مەکتەبی سیاسی بەڕێوەبرنی یەکێتی نیشتیمانی کوردستانیان بە شێوەیەکی ستاندەر نەبردوتە ڕێوە ئاگایان لە ئیشوکارەکانی حیزب نەماوە بەهۆی سەرقاڵیان بە کۆمپانیا و بە ئیشە لاوەچەکانی خۆیانەوە من پێم وایە پێویستە مەکتەبی سیاسی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە زۆر بەجددی داوای لێبوردن لە قاعدەی یەکێتی بکات لەبەرەوە. بەڵێ کاک عەبدوڵڵا لە چەمچەماڵ کاکەڕوان زۆر بە کورتی دواوتت و ینی ئەوە دوو کادری یەکێتی بوون دوو ئەندامی یەکێتی بوون بۆ ئەندامی یەکێتی بەقەت سەرکردایەتێکی بەرپرسیارە کە تۆتت ئەوەی کە بەسەرێکیاتی هاتووە هەموومان لێ بەرپرسیاری بێگوانێ من لە حیزبەکە ئیشەکەین و حیزب من دەوری خۆمم هەیە و دەوری خۆت هەیە و دەوری خۆی هەیە بەڵام ئێمە دایم لە شکستەکانە یەک کەس تاوانبارەکەی بەڵام لە سەرکەوتنەکان ئەڵێ هەمومان سەرکەوتین ئەمەش کەم تا زۆر هەمومان تاوانبارین سەبارە بە وەڵامی پرسیارەکان و تەقەکان باسمان کرد تەقە من کەس نازانێت ینی کە تەقە ئەکرێت لە هەموو شوێن نەگرێت لە بەردەمی ماڵبەندا لە هەموو شوێنێکی سلێمە لە کەرکووک تەقە کراوە کاکە ئەمە بەنسبەتی ئەو بەنسبەتی ئەوەی کاڵە شکستی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندۆمانەی ئێمە هەمومان ئەڵێن هەمومان دانیشتین مراجعەیەکی نەفسی خۆمانەکەینەوە ئێمە حیزبێکین هەش کورسیمان کەم کردووە شکستی ناوەنیت پاشەکشی ناوەنیت هەرچیەکە بێ بەڵام نەکەوتنە نەدۆڕانە کەواتە تۆ لەو حاڵەتەیە کە دانیشتین ئێمە دیراسی وەزعی خۆمان کە تەبیعەتی هەموو حیزبێک وایە کە سەرەکەوێت پێشکەوتن بە سەرکەوتنەکەیە کە نشوستێک گەیەنێت
بەڵێ کاکەڕان زۆر سپاس کاک نەبەست دووەتە زۆر بە کورتی و من هیوادارم کاوەگیا من هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر نەچێتەوە لای پارتی وەکو ئەوەی جارانی پێشوو و ئەو هەڵە سیاسیانە نەکاتەوە بۆی جارێکی تر تووشی شکست نەیە ئەم جارە بیر لە اختیارێکی تر بکاتەوە کە اختیاری باشتری لەبەردەمایە. بەڵێ سپاس بۆ هەردوو بەڕێزان کاروانە نوێر سەرنووسەری باڵپەڕی پیوکی میدیازمە حاڵیەکی وەروانە بەس گۆران ڕۆژنامە سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی تەباو ناتەبا بینەرانی بەڕێستا چوارشەمەی داهاتوو بەرنامەیەکی تری تەباو ناتەبا خواتان لەگەڵ و کاتی خۆش بۆیەوە. زۆر سپاس کاکەڕان.